جارێک تری سڵاوتان هەبێت بەردەوامین لەگەڵ بەرنامەکەمان لەگەڵمان نابن. لە مێژوو شارەکەی خۆمانە شاری سلێمانی وەکو باسی یەکەن بابانەکان هێندە زیرەک بوون هێندە شارەکەیان خۆشویستوە کە وەکو پایتەخت حەزارەتێکی جوان دروست کرێت گویا چەند کەسانێک هەبوو ئەو کاتە کە تیجارەتیان کردووە لە بینی ئێرە و ئەستەمبوڵی ئەوسا و ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ئەوروپا دیارە یەکێک لەو بازرگانە بە ڕێزانەی و کاتە خەریتەیەکی هێناوەتەوە بۆ بابانەکان و تێتی قوربان هێندەی پرسیارمان کردووە لەوەی کە شار چ شارێک سەرکەوتووە بێ لە ڕووی خزمەتگوزاریەوە و توانە پێش بنیادنانی پێویستە ئاوەڕۆی گەورە دروست کرێت پێم وابێ هەر لەسەر ئەو بناخەیە بووە کە چەند ئاوەڕۆیشی گەورە ئەو کاتە بنیاد نراوە بە خشتی و ئەوانە دروستیان کرۆک و قەیسەری وایەک و باسەکرێت بە چەند جادەیەکی ئێستای شاری سلێمانی لەژێر جادەکانە هەیە وەکو جادەی مەولەوی پێم وابێ جادەی پیرەمێت تایەتە خوارە تا جادەی کاوە. بە هەر حاڵ ئێمە هەندێشت هەیە زۆر گرنگە لە ژیانمانە با هەڵی جاران دووبارە نەکەینەوە. بۆ نمونە ئەگەر جارێک کاتی بارانبارینە یاخود کاتی بەفربارینە ڕووداوی سروشتی زۆر ڕۆدا لەلایەنەوەی کەوا جادە و شەقامەکانمان بە شێوەیەکی ڕێکوپێک نەکراوە و هەروەها ڕووداوی هاتووە ڕۆدا کە ئەبێت ئەوەی برینداربوونی چەندەها خەڵکو و چەندەها کەس جا بۆ یەداوە لە حکوومەت هێرێمی کوردستانەکەم کەوا ئەم لایەنە پشتگوێ نەخات چ لە ڕووی جادە و شەقامەکانمانەوە بێت چ لە ڕووی دانانی یاسایەکەوە بێت بۆەوەی لە کاتی ڕووداوی باران و ڕووداوی بەفرەوانەدا بە خێرایەک لێ بخڕێبەوەی کەس تووشی حادسە نەبێت. تا چەند کەستەکەی خزمەتگوزاری لە کاتی ڕووداوە سروشتەکانە هەیە لە وڵاتەیە؟ وڵی هەیە بڵێم نییە بەڵام زۆر باشیش نییە ئاوە. باش ئەگەر لە هەر وڵاتێکە ئاوا بم شوێ باران بارێت ئیسفادەی لێکن بۆ ئاوگلدانەوە تا چەند کەستەکەی ئەمە شەیە پرۆژە بەی شێوەی ئیسفادەی لێ ناکەیت ئەی کووە نازانم هەرەڵێن بەندا دروست دەبێ و هیچیش کووە. واللهی خزمەتگوزاری هەبێت تەبعاً ڕێی پێگرێبەوە شتی وردەکاری بکرێت بۆ هەر شتێک بێ دەوریە بێ وایە بەڵام لەم شارەیە ئەم وڵاتی ئێمە ئەوە زۆر کەمە زۆرم پێ ناخۆش ئەوە ڕووداوێکە ینی کورد بەرگێەوە ناگرێت لەم ساتە و لەم وەختەیە ئەوە زێرێکی زۆرە لە حکوومەت دەکەوێت هەم لە گەلی کوردیجەکەوێت. چی بکرێ باشەکە کاتێکە ڕووداوێکی سروشتیە کرێت ئەبێت؟ وڵای ڕووداوی سروشتی بەدەست هیچ کەسێنێ بەدەستخوای گەورەیە بەڵام تۆ دائیمان احتیاتی خۆش هەڵگری بۆ هەموو شتێک لەو کاتانەیە لە کاتی ئاوا زریان و شتویەوە زۆر باشی سوایلیەکە تقریبا باشە لە چاو ساڵانە ئێستا خزمەتگوزاری هەیە مەسەن ڕووداوی ڕوئەیە لە شوێنە ئەسەکەنە تەلەڤیزیۆنەکانە باس ئەکرێ ینی بەدەنگەوە چن وەک ساڵان نییە باشترە ینی باشە لەخوا بەزیابێ هەموو لایەنەکان بەدەنگ ئەو لە دوای ڕووداوی ناخۆشەوە ڕۆشتن بە دوای مەسەن دوای ئەوەی کە ژن و مناڵێک گیانە لەدەستدا ئەوە تقریبا با بڵێن پێشوەخت بووە مەسەرەن پێشوەخت ڕوویە ئەمان حاڵەتێکی باڵێن کتوپڕی بووە بەڵام ئەگەر حاڵەتێکی کە بێ مەسەن سووتانێکە شتێکە ئەو شتانە تا حدێک باشترە ینی ڕووداوەکان ئەو حاڵەتی کتوپڕ بووە لافاو جیایە لەگەڵ حاڵەتی کە مەسەن لە شوێنێک ئاگریەکەکەوێتەوە بە پەلە مەسەن بەدەنگەوە چن بەس ڕووداوی لافاو ئەوە جیایە مەسەن کتوپڕ بۆ خێرا ڕوویاوە تیمەکان دوور بوون لە حاڵەتەکەەوە ئەوە باڵێن حاڵەتێکە فەرقی هەیە لەگەڵ پێشوەخت مەسەن تۆ حسابی ئەو شتانە بکرێ بۆی کە و لافاوە ڕوونەیە ئەوە شتێکی خوایە لە دەسەڵاتانە جاری وایە کتوپڕ لافای ڕوویە ئەنجا چەند ساڵی شەباران و ئەو شتانە نەبووە حاڵەتەکە کتوپڕ بووە بۆیە ئینا لەخوا بەزیابێ سە باشتر الحەمدوللا. مادام کە لافاو هەیە کەواتە ئەبێ ئێمە سوودی لێوەرگرین بۆ ئاوگلدانەوە تا چەندە کەستەکەی ئاوگلدانەوە لەم وڵاتەیە سوودی لێوەرگیراوە لە باران و لە بوونی لافاو. والله من متابعی ئەوە ناکەم مەسەن لە بڵێن زیەکانم ئاو گلدراوەتەوە یا بەڵام تقریبا باشە ینی لە چاو ساڵان ئەڵەن سبێنێ شەڕ ئەبێ بە شەڕی ئاو مەسەن ئەوە تا تورکیا ڕەنگە سبێنێ ئاو بەنەوت بۆ بفرۆشێتەوە ئاوەکە و لێ بگرێتەوە تا شتێکی وایە ئەڵێن گوایە لە تورکیا ئەوە هەیە مەسەن لای خۆشیان هەر نەکە لێرە ئاو کەمە لەوێش هەر ئاو کەمە لە داهاتووە بەڵام ئەوە هەر قسە و قسەڵەوە کە بڕوان ئەکەم شتی واوێ ئەسڵ ساسی نییە شەیە ئەو ناگیرێتەوە ئەو هین فڕات و دیزێ بەچێ گیرێتەوە
هەمووی فشەی ئەسڵ ساسی نییە بەس دیعایاتە. ئێمە ئەبێ لەم و دوا وڵاتەکەمان بە هەمووان سابی ورترین شت بکەین بۆ نمونە ئاو سەرمایەکی زۆر گەورەی نیشتیمانیە نەتەوەییە سەرەتێکی نەتەوەیە بۆ نمونە زۆر ڕاستە ئێمە ئەم ئێستا بۆ نمونە ئەم بارانە جوانەی ئەم ساڵکە ئەبارێت ئێمە هیچ بربەستێکی تازەمان دروست نەکردووە کە هیچ نەبێ ئیتر بڵین ئێستاکە ئێمە ئاو ئێندە خەز نەکەین کە بەشی ئەم تێگڕای ئەم هاوینەی ئەم ساڵ بکات تێگەی ینی زۆر ڕاستە ئێمە سبینێ ئەگەر حسابی ئەوە نەکەین ئەم ئاوانە چۆن سوودی لێ ببینین بەڕاستی ڕۆژێکیە وڵاتانی دراوسێمان وەکو چەکێکی کوشندە بەکارێنن بەرامبەرمان و حەزەکەم ئەوەش پێ بڵم لە ئێستاە ئەوان تەختیتی ئەوە ئەکێشن بە تایبەتی لە وڵاتە دراوسەکانمان کە بەست لەسەر بەست دروستەکەن و بە شەرتێک ئەوان زۆر ئاویشان پێویست نییە بەڵام ئەو ئەوانەی کە ڕوە هەرێمی کوردستانیەت بەستی زۆریان لەبەر دروست کرد و ڕێڕەوەکەشیە گۆڕن بۆ ناو وڵات و شار و شارۆچکەکانی خۆیان کەواتە ئێمە بێ حسابی ئەوەکەین بەڵێ بێ ئەو زۆری تیمامی پێبین بەنسبەتی ئەوەکەوە ئیسفادەمان لە بارانبارین کردبێ بەڵام بەلایەنێکی کەم لە کورسانە ئیسفادەمان لێ کردووەکو وڵاتی خۆمان بەڵام لە دەوڵەتەکانی تردا ئەم لایەنە پشتگوێ ناخرێ بەڵکو بەکاردێ بۆ ئامادەکردنی ئاوێکی زۆر و خەزنکردنی لە ڕووی دروستکردنی بەنداوە بێت یاخود هەر جۆرێکی تر بێت کە ئاوی پێخەزن بکرێت بۆ بەکارێنانی ڕۆژانە بێت بەڵام لای خۆمان ئەو ڕووداوە بەڕاستی ینی ئەو سەرچاوانە پشتگوێ خراوە منی وادارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم بارانبارینە کە لە ڕێگەی خودای گەورە و لە ڕێگەی ژینگەی شارەکەەوە ژینگەی هەموو کورسانەوە دەبارێت پشتگوێ نەخرێت و ئاوێکی زۆر خەزن بکرێت و بە پێوەی لە دوا ڕۆژە ئیسفادەی هەبێ بۆ خەڵکی کوردستان کەواتە خەڵکێکی مەدەنی هیچی پێ ناکرێت خەڵکێکی حزبی حکومی خەڵکێکی دەسەڵاتدار خەڵکێکی وەکو چۆن بڵێم یەکێتی و پارتیە مشتەی پێکرێت ئەگین ئەستەکەی نەکراویان کراوە وەڵی من شتێکی وام نەبینیەوە بەنداوێکە کە هەبواە ئەلبەتە ئەمان بینی ئەلبەتە تەلەڤیزیۆنە ڕۆژێک ڕاگەاندەی پیشانی هەیە بەس کە نەکراوە یان نەبینراوە یعنی معناوە هەر نەبینراوە چونکە کە شتێک کەم بێت معناوە نەبینراوە ئێستا لەت خزمەت گوزاری کە خزمەت گوزاری کەم بێت معناوە کابراڵی خزمەت گوزاری نەکراوە بۆچی لەبەرەوەی ئەوە نەکەمە نابینرێ بە چاو پەڕاندۆ بە 3000 دیناری یعنی هەر عەلەقەن سارەش لەو بەردابیم کەن دووتەنیە کە یەک شتێک خەڵکی پێپەڕنەوە تا ئەو بەری قوتابخانەیە ئەوە گەڕەکە تەڵەبەی ئەو بەری هەموو لەو بەری دەخێنن دروستکردنی ئاوڕۆکانی ناوشاری هەولێر بێبەرنامەی تێدا ئاوەڕۆی هەولێر پێویستی بە ئاوڕۆیەکی سندوقی گەورە هەیە وەکو هەموو وڵاتان هەولێر شارێکە ساڵانە لە فراوانبوونە تا ئێستا هەولێر ئاوڕۆیەکی سندوقی نیە تەنانەت ئاوەڕۆی لولەیمان هەیە لەوانەیە لە 3 سانتیمی ڕادەست پێ بکات تیرەکەی تا دەگاتە مەتر 20 زیاترمان نییە لەوانەیە خەڵک برێ هەولێر لە ڕووی جوانکاریەوە هەولێر بەرە پێچوە هەولێر بە جوانکاری ڕووکار نییە بەڵام ئەگە بێت ئێمە سەیری ناواخنی کارەکان بکەین دەبین ناوەخنەکەی زۆر لەوە خراپترە کە ئێمە لە ڕووکارەکە دەبین زۆربەی کوردستان و ئاوی ڕووبارە خواتەوە و مەجارەکانی جێتەوە سەر ئاوی ڕووبار و ئەمە هەر کێشەی ئێمەنی کێشەی زۆر وڵاتە بەڵام خۆ ئەمە بودجێ ئەوێت مەسەلەن لەوانەیە ملیارەها دۆلاری بوێ وڵاتێکی وەکو ئیمارات کە یەکێکە لە وڵاتانی کە تازە شارەکانیان بنیاد ناوە بڕۆ تەماشایکە یعنی ئەڵەن چادی وای تیا هەشساییدە کە لە بەناوەڕاستی شارەکەی هاڕوە شاری نێوان شارەکانیان وا لێ کردووە کە هەرچەنەوان هەمومان نەزانین بیابانە و بەحساب ئەو خۆڵ و ئاوینەی ئێمەی نییە ئەو بیابانە ئەو سەحرانیان کردووە بە هەشتێک چراخانێک ئەڵە لە بینی شارەکانە بە چەندین ساید جادەوبان هەیە و هەمووشی ڕووناکەرەوەی هەیە ئاخرەمە زۆر دەگمەنە ڕووناکەرە لە نێوان شارەکانیشە لە کۆتایی شاڵین هیوادارین هەموو لایەک سەلامت بن لە هەر ڕووداوێکی سروشتی کە ڕوویات خوا گیانی هەمووتان پارێزێت
لێرە بەخواتان ئەسپێرم کاتێکی شات یەکتریە بینینەوە